کاتێک شێخ محمودی حەفید سەردانی ئەم قەزایی دەکرد لەم ماڵەدا دەمایەوە و ئێرە جێگەی حەوانەوەی بوو. دیارە بنەماڵەیەکی قەزای کفری کە یەکێکن لە بنەماڵە هەرە ناودارەکانی ئەم قەزایە تەواوی کەلوپەلەکانی شێخ محمودیان پاراستووە و هەر لەم ماڵەیە بووە کە کۆنگری یەک و دوو بەسراوە و دواتر حکوومەتی کوردی ڕاگەنراوە. ئێرە ماڵی موحسین ئاغایە. لەم ماڵەدا جگە لە تەواوی کەلوپەلەکانی شێخ محمودی حەفید ژمارەیەکی زۆر کەرەسەی دێرینی تر هەن کە مێژووی هەندێکیان لە 200 زیاترە. بەو هۆیەوە ئەم ماڵە وەک مۆزەخانێکی گەورە تەماشا دەکرێت و هەر بەرپرسێکی حکوومەت سەردانی قەزای کفری کردبێت سەرێکی لە ماڵەش داوە. بە بەردەوامی لایەنە پەیوەندیدارەکان بۆ پاراستنی شوێنەوارە مێژوویەکان داوایان لە خاوەن و پارێزەرانی ئەم ماڵە کردووە کە کەلوپەلەکانیان پێ بدەن، بەڵام ئەوان ڕەتیان کردوێتەوە. ئەو کەلوپەلانەی کەوا شێخ محمود بەکاریهێنا و کاتی لە هەندستان گەڕاوە سێ ڕۆژ لە دیوخانی سەی موحسین ئاغا ماوە، کەلوپەلەکان تاکو ئێستا توانیمانە بیپارێزن وەکو قەریواڵەکەی وەکو ئەو لێفەی کە بەکارێنەوە ئەو دەلە و قاوانی کە تاکو ئێستا ماونەتەوە لە دیوخانەکە پارێزراوە. ماڵی ئێمە ماڵی باپیرە گەورەمان بۆ خۆی مۆزەخانەیەکە. وەکردنەوەی ئەم مۆزەخانەی ماڵی باپیرەمان زیاتر بۆ دەوڵەمەندکردنی کەلتوری نەتەوەکەمان بەگشتی و شاری کفری بە تایبەتیە. پاراستنی کەلوپەلەکانی شێخ محمود تاوەکو ئێستا سەرنجی هاوڵاتیان و بەرپرسانی بەلای خۆیدا ڕاکێشاوە و لای خۆشەوە مۆزەخانەی کفری داوای لە بنەماڵەی ئاغاکانی ناوچەکە کردووە کەلوپەلەکان ببەنە مۆزەخانەکە تا سەرجەم گەشتیاران بیبینن. احتیفازکردن بە کۆمەڵێک کەرەستەی کللتوریەوە کە لەو ماڵە ئێستا ئەگەر بڕۆی سەیری بکەی ئەبینی مۆزەخانەیەکی وەکو ئێرە دەوڵەمەندتریش بگرە بنیات نراوە. پێش فترەیەک سەردانیانم کرد و چەند جارێکش قسەم لەگەڵیان ناکردم حەقە ئەو شتانە بۆ ئەوەی کە ئێوە پاراستونانە و ماوەتەوە بەرچاوی جیلی تازە بکەوێ یان بێنە مۆزەخانەکەی ئێمە کە مۆزەخانەی کللتوری شارە و بۆ خزمەتی شارە یان لای خۆتان مۆزەخانەیەک دروستکەن. قەزای کفری بەهۆی دێرینیەوە بووە بە جێگایەکی پڕ شوێنەوار و کەلوپەلی کەلتوری. هەر ئەوە شوای کردووە سەرنجی زۆری ئەو کەسانە ڕابکێشێت کە سەردانی قەزاکە دەکەن. بنەماڵەی ئاغاکانیش هەموو هەوڵێکیان خستوەتە کار بۆ ئەوەی کەرەستە و کەلوپەلەکانی شێخ محمودی حەفید بە پارێزراوی بهێڵنەوە تانەوە بنەوە بیبینن. دیار جەمالێن ئارتی، کفری.